لە بەرنامەی پێشوو ئاماژەمانە کە دوو پاڵەوانی کورد لە جۆرجیان لە پاڵەوانتێکی نێودەوڵەتی بەشداریەکەن بەرامبەر دوو یاریزانی جۆرجی. هەردوو یاریزانەکە کامیل و هۆکار توانیان سەرکەوتن بەسەر هەردوو پاڵەوانەکەی جۆرجیا تۆمارکەن. هەردوو پاڵەوانی کورد هۆکار حەکیم و کامیل محەممەد بە پشتگیری ناوەندی وەرچی کوردستان لە وڵاتی جۆرجیا بەشداریان لە پاڵەوانتێکی پرۆفێشناڵ کرد کە ڕێکخراوی BFC ڕێکی خست بوو. هۆکار حەکیم لە ڕێکابەرەکانی یاری موایتای و لە کێشی 60 کیلۆگرام دوای تێپەڕبوونی دوو ڕاوەند و بەلەدانی یەکلای کەرەوە سەرکەوت بەسەر ئایتون ئاسکیرۆڤی جۆرجی و بەوەش پاڵەوانەکەی کورد پشتێنی پاڵەوانێتەکەی بەدەستهێنا. لەلایەکی ترەوە کامیل محەممەد لە ستایلی یاری بۆکسێن و لە کێشی 60 کیلۆگرام توانی سەرکەوتن بەسەر فیرۆدینتان ڕێدرێفی جۆرجی تۆمارکە دوای ئەوەی لە ڕاوەندی دووەم ڕکابەرەکەی لە یاریەکە کشایەوە و نەیتوانی یاریەکە تاوکە. بەوەش پاڵەوانەکەی کورد کامیل محەممەد پشتێنی پاڵەوانێتیەکەی پێبەخشرا. هەرچەندە حەلەبەی بۆکسێن و موایتای جیاوازە، بەڵام لە جۆرجیا هەموو یاریەکان لەناو قەفەسدا کرا و بەو شێوەیەش هەردوو یاریزانە کوردەکە توانیان خۆیان بگونجێن و یاریەکانیشان ببەنەوە.